سپێدە باش ڕۆژتان باش کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێکی ئەم جیهانە ئەمڕۆ ڕۆژێکی باش و تەندروست بێت بۆتان. من هاژەغەفورم کاتژمێر حەوتی تەواو هاتم وڵاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. بۆ هیوایم کە هەمیشە ساغ و سەلامەت بن و تەندروست باش بن. لە هەموو جیهاندا بارودۆخی ناخوازرا و ڕوو دەکاتە هەر وڵاتێک بێگومان ئەوەی ئەم شەویش ڕوویدا یەکێکە لەو یاخود بڵێن ئەو بارودۆخە ناخۆشانێک کە بەسەر هەولێری پایتەختدا هات بۆ هۆی کە چەند موشکێک ئاراستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی و چەند گەڕەکێک لە پایتەخت یاخود بڵێن لە هەولێری پایتەختی کوردستان درا. بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانی بوو هەرچەندە گیانی زۆری لێ نەکەوتەوە چەند کەسێک بریندار بوو بەڵام بەو هیوایین کە هەمیشە هەولێری خۆشەویست ئارام بێت بێگومان ئەو ئارامیەی هەولێر هەرگیز بە هیچ دوشمنێک تێک ناچێت و ناڕوخێت بێگومان خەڵکی هەولێریش خۆڕاگرن لە بەرامبەر هەر هێرشێک یاخود هەر کردەوەیەکی تیرۆریستی بێ کە ڕوو کاتە ناوچەکەمان. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و پارێزراویش بۆ کوردستان و بۆ هەولێری پایتەختیش. جگە لە تەوەری پرۆگرامەکەمان ئێمە چەند بەرگە و بابەتێکمان بۆ ئامادە کردوون وەک هەموو ڕۆژێکی دیکە. تەوەری پرۆگرامەکەش ئەمڕۆ تایبەتمان کردووە بە پاسپۆرت یاخود بڵێن کاتێک کەسێک پاسپۆرتەکەی لێون ئەبێت یاخود تازەی ئەکات و یاخود پاسپۆرتی نوێ دەرئەکات بە هەر هۆکارێک بێت تا ڕادێک کەمتر ئەچنەوە بۆ وەرگرتنەوەی ئەمانە و چەندین گیر و گرفتی دیکە کە لە بەڕێوەبەتی پاسپۆرتی هەولێر و سلێمانیش ڕوو دەدەن. ئێمە ئەمڕۆ لەگەڵ کەسانی تایبەت بۆ و بوارە گفتوگۆ دەکەین و پرسیارەکانی ئاراستە دەکەم. سەرەتا با کورتێک لە هەواڵە ناوخۆی و جیهانەکانتان پێشکەش بکەم دواتر دەگەڕێمەوە ناوڕۆکی پرۆگرام. مەسرور بارزانی و وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنتۆنیۆ بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. لە پەیوەندیە تەلەفۆنەکەدا هێرشی موشکی سەر هەولێر و دوایین پێشاتەکانی عێراق تاوتوێکران. هەروەها مەسرور بارزانی داوای لە وەزیری دەرەوەی ئەمریکا کرد پشتیوانی لێکۆڵینەوەکان لەبارەی هێرشی موشکی سەر هەولێر بکەن. لە هێرشی موشکی سەر هەولێر بەڵاندەرێکی هاوپەیمانان کوژرا و 5 دیکە بریندار بوون. کۆلۆنێل واین مەرتۆ وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگە لە ئەنجامی هێرشی موشکی سەر هەولێر بەڵاندەرێکی مەدەنی گیانی لەدەستدا و 5 دیکەش بریندار بوون. شەوی ڕابردوو 5 موشک ئاراستەی هەولێر کران. 2 موشک لە گەڕەکی وەزیران و ژمارەیەک لە نزیک فڕۆکەخانەی دەوروبەری هەولێر کەوتنە خوارەوە. وەزارەتی تەندروستی عێراق بە فەرمی بڵاوی کردەوە چەند حاڵەتێکی ڤایرۆسی نوێی کۆرۆنا لە عێراق تۆمار کراوە و بەشێکیش لە توشبووان منداڵن. دکتۆر حەسەن تەمیمی وەزیری تەندروستی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند حاڵەتی توشبوون بە کۆرۆنای نوێ تۆمارکراون. ڕاشیگەیان بەشێک لە توشبوانی کۆرۆنای نوێ منداڵن. وەزیری تەندروستی عێراق داوای لە هاوپەیمانی کرد زیاتر پابەندی ڕێنماییەکان بن چونکە مەترسی زیاترە و زووتر بڵاو دەبێتەوە. ئەمەش لە کاتێکدایە ڕێژەی حاڵەتەکانی کۆرۆنا لە عێراق لە زیادبووندان و حکوومەتی عێراق بڕیاری داوە لە 8 ئەم مانگەوە قەدەغی هاتوچۆ بە گوێرەی ڕۆژەکانی هەفتە ڕابگەێنێت. بە تۆمەتی پەیوەندیان بە پاکەکە زیاتر لە 700 کەس لە تورکیا دەستگیر کران. وەزارەتی ناوخۆی تورکیا لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیان لە 40 شاری تورکیا 718 ئەندام و لایەنگری پاکەکە دەستگیر کراون. لە ناویاندا ژمارەیەک بەرپرسی باڵای پارتی دموکراتی گەلان هەدەپا هەن. دوای هێرش و شەڕی گارە و ساڵیادی دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان هەڵمەتێکی دەستگیرکردنی ئەوانەی گومانیان لێ دەکرێت سەر بە پاکەکەن لە تورکیا دەستی پێکردووە. ئەمریکا ڤاکسین بە هەموو ئەو کەسانە دەدرێت کە تەمەنیان لە 18 ساڵ زیاترە بەهۆی تەشەنەکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ویلایەتی ڕۆد ئایلاندی ئەمریکا ژماری دانیشتوانەکەی 20,000 کەسە بڕیار دراوە ڤاکسینی کۆرۆنا بە هەموو ئەو کەسانەی تەمەنیان لە 20 ساڵ زیاترە بدرێت. ئەوەی لە کاتێکدایە لە زۆرینەی وڵاتان ڤاکسینی دژە کۆرۆنا تەنیا بە کەسانی بەساڵاتچوان و کارمەندانی تەندروستی دەدرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
بەهۆی گۆڕانکاری لە کەشوهەوای هەرێمی کوردستان ئەوە نزیکبوونەوە لە وەرزی بەهار بەشێک لەو ناوچانەی کە یاخود بڵێن لەو ناوچە گەشتیارانەی زۆر سەردانی ناوچەکەی گەشتیارەکانەکەن گەشتیاران زۆر سەردانی ئەو شوێناکان کە دیمەنێکی جوانیان هەیە و کاسێکی خۆشیش بەسەر بن. لە چەند ڕۆژی ڕابردووشدا گەشتیارێکی زۆر سەردانی ناوچەی بانکۆین نزیک شەمێران لە دەریاچەی دەربەنیخانیان کردووە. هاوکارمان کاروانیارە سەردانی ئەو شوێنەی کردووە و چەند گەشتیارێکی لەو ناوچە گەشتیاریە وەرگرتووە. لە ناوچەی دەربەنیخان دەریاچەی دەربەنیخان گەشتێکی خۆشمان کرد و سروشتێکی جوانی هەیە. هیوادارم هەر کەسێ توانی بێت سەردانی گەم شوێنە بکە و جەوێکی خۆی بەڕێبەرە و شوێنێکی زۆر دەڕفێن و خۆشە. دیارە سەرنگەی ناوچەی شەمێران تازە کراوەتەوە بە تایبەتی لەم ساڵانی دوایە کە ڕێگای نێوان دەربەنیخان و ئەم ناوچیان تازە کردەوە و ڕێگایان لێدا. ئەمە بوو بەهۆی ئەوەی کەوا گەشتیارێکی هێزگار زۆر ڕابکێشێ بۆ ئەم ناوچەیە بە تایبەتی لە سلێمانی و لە هەم لە دەربەنیخان و هەم لە ناوچەکانی کەلاریشەوە و زۆر جاج عەرەبەکان سەردانی ئێرە ئەکەن. ئەمەش بووە بەهۆی ئەوەی کە بێ بە یەکێ ناوچە گەشتیارە هەرە خۆشەکانی کوردستان. ئەمە لەلایەکی ترەوە ئەو بە تایبەتی ئەو گۆڕانکاریی کە بەسەر ئاو هەوا هاتووە بە تایبەتی ئێستا ناوەڕاستی مانگی دووە لە ڕاستیا ئەبوایە بەفر بباریە ئێستا باران بباریە دنیا زۆر سارد وایە کاتی سەیران نەبوو بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریەوە کە بەسەر ئاو هەوای جیهانە هاتووە ئێستا بۆ بە بەهار. ئێستا سەرەتای وەرزی بەهارە وەرزێکی زۆر زۆر خۆشە بۆ سەیران و گەشت و گوزاروەکو لە شاشە جوانەکەتانەوەی بینن بزانە خەڵکێکی ئەجگار زۆر پڕی کردوتان ناوچەیە. هەر ناوچەیەکی کوردستان ببینین بە تایبەت ئێستا کە کەشوها ئەوەنە خۆش بۆ بەرەو بەهارە ڕۆین بۆ خۆی سەیرانگایە و ناوچەیەکی گەشتیاریە. بە تایبەت هەفتەی ڕابردووش کە ڕۆژی هەینی گەشتیارێکی زۆر لە دەرەوە بوون هەتا خەڵکی ناوخۆی شارەکانیش ڕویان دەکردە ئەو شوێنە گەشتیاریانە یاخود ئەو شوێنە جوانانە بۆ دیمەنی بۆ یاخود بینینی ئەو دیمەنە سروشتە جوانەی کە کوردستان هەیەی بە هیوای ئاوەدانی بۆ کوردستان هەمیشە. لە سەرەتای پرۆگرامەکە ئاماژەم بۆ کرد کە هەندێک لە هاوڵاتیان کاتێک کە پاسپۆرتەکانیان نوێ دەکەنەوە یاخود پاسپۆرتێکی نوێ دەردەکەن ئامادەنین بڕۆن بۆ وەرگرتنەوەی ئەمەژوای کردووە ڕێژێکی زۆر لە پاسپۆرت لەناو بەڕێوەبەتی پاسپۆرت لە سلێمانی و هەروەها پاسپۆرتی هەولێر بمێنێتەوە. ئێمە بۆ مەبەستا میوانداری هەردوو ئەفسەر لە سلێمانی و لە هەولێرمان کردووە کە
کاک ڕابەر عەبدولخالق لە هەولێر لەگەڵمان دەبێت و کاک دانا عەبدوڵڵا ئەفسەر لە بەڕێوەبەتی پاسپۆرتی سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بانیت باش کاک دانا سەرەتا بە بانی باش لە تۆ بکەم، ڕۆژت باش بێ و پێمان بڵێ کەش و هەوای سلێمانی چۆن بوو و ئەم بەیانیە هەرچەندە ئێوە هەمیشە ئەفسەران بەیانیان موزەیەکی زۆریان هەیە بۆ پێی کە بەردەوام دەوامەکەن و ئەچنە سەر کارەکانیان. بەیانیتان باشتر، بەیانی بینەرانتان باشتر. بە نیسبەت کەشوها ئێرە کەشوهاگی خۆشە، فێنکی یەک هەیە بەڵام سارد نییە بڵێ ساردێکی وایە و ئاسمانێکی ساافە عنی بێ هەورە جەوێکی خۆشی هەیە. زۆر باشە بە هیوای ڕۆژێکی باش. کاک ڕابەر تۆش بە خێرهاتی دووبارە. زۆر سپاس. کاک ڕابەر ڕێژێکی زۆر لە پاسپۆرت لە پاسپۆرتی هەولێر ماوە، ئەمە هۆکاری چییە؟ بۆچی هاوڵاتیان نانەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان؟ هاوڵاتیان دێن کە دێن سەرمانە دەکەن بۆ دەرکردنی پاسپۆرت پاسپۆرتەکان دەردەکەن کە ئەمە پێیان دەڵێن مەسەرەن هەفتەک 2 ڕۆژ جوازەکانیان دەردەچی نان وەرگرتنەوە. پاسپۆرتش زۆرمان لا ماوە نایان وەرگرتنەوە. هۆکاری چییە بۆ وەری ناگرنەوە؟ وڵای هەجا هەر کەسە و هۆکاری خۆ هەیە لەوانەیە کابرای نەخۆشە پێ نەکرابێ یان ئەوە تا پارەی نییە بێ وەرگرتەوە هەیە نایە وەرگرتەوە ئیشی پێ نییە ئەو هۆکارەکانی هەر کەسە بۆ هۆکاری خۆی کە نایە وەرگرتەوە. ئێستا نزیکی چەند پاسپۆرت لە لای ئێوە هەیە کەس نەهاتوە وەرگرێتەوە؟ نزیکەی لە هەر چار نووسینگەکەی کە بەڕێوەبەتی پاسپۆرتی پارێزگای نزیکەی 10,000 پاسپۆرت هەیە وەرنەگیراوە کە خەڵک وەری نەگرتەوە. ماوەی چەندێکی بەسەرا تێپەڕیوە؟ وڵا هەیە ساڵی بەسەرا تێپەڕە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ. خۆی ئەگەر بێت دەبێت جارێکتر دووبارە بنوێی کاتەوە؟ ئەرێوەڵا هەر ساڵە جواز هەر ساڵە ڕاستە کە 4 سال 5 ساڵی بەسەردا چوون 2 ساڵەکە کابراکە دەیەوە دەکتۆرە بینوێی کاتەوە ئەوە زەرەری لە خۆی دەدا نایە وەریگرتەوە. ڕاستە. کاک دانا بە هەمان شێوەش هەمان گرفت لە سلێمانی هەیە کە ڕێژەیەکی زۆر لە پاسپۆرت لای ئێوە ماوەتەوە و هێشتا هاوڵاتیان وەریان نەگرت بێتەوە؟ بە تاکید هەمان گرفتمان هەیە، بە تایبەتی پاسپۆرتی ساڵانی ڕابردوو بۆ نمونە ئێستا ئێمە ساڵی 2019 1200 هاوڵاتی نهاتون بۆ گرتنەوە پاسپۆرتەکانیان، لە 2020 1400 کەسێک کەمتریان زیاتر و بە نیسبەت ساڵەکانی پێشووترەوە 500 پاسپۆرتێکمان لاماوە، یان تەنانەت تایەتی هاوڵاتی 7 ساڵ 8 ساڵی بەسەرا چووە سەردانەکات بۆ نوێکردنەوەی پاسپۆرتەکەی کە سیرەکە پاسپۆرتەکەی لە ئێمە وەرێگرێتەوە ئەنجا دەست بە نوێکردنەوەکە. یعنی تۆزێ خەڵکەکەی خەمساردن و داوای لەکەین کە سەردانمان بکەن. بەڵێ نزیکەی 500 پاسپۆرت ئێوەش بە هەمان شێوە لای ئێوە ماوەتەوە هاوڵاتیان نەهاتوون بۆ. ئەی ئێستا لەگەڵ ئەوەی کە بڵین کارەکانتان بەردەوام هەبووە ئێوە هیچ کات بڵێن بایکۆتان نەکردو یاخود لە ئەرکدا بوون، هاوڵاتیان چۆنیان سەردانی بەڕێوەبەرایەتیەکەن یاخود چەندێک هاوڵاتیەت هێشتا پاسپۆرت دەرەکا و لە کاتی خۆیان وەریەگرێتەوە؟ بەڵێ نزیکی ئێمە بە کۆی گشتی 4500 پاسپۆرتمان لاماوە نەک کەمتر ینی بە ئەم ساڵ و ساڵانی پێشووترەوە. هاوڵاتیان نیش ڕۆژانە ئێمە 2 نهۆممان هەیە، نهۆمی نوێکردنەوەی پاسپۆرت و نهۆمی پاسپۆرتی یەکەم جار. ڕۆژانە نزیکی 300 بۆ 400 هاوڵاتی سەردانەکەن و کەمتر بە بۆنەی ئێستا کە سەفەر نییە لە وڵاتان مەسەلەن کەرینتینەیە و بۆ وەرگرتنەوە هاوڵاتیان بۆ بەشەکەی ئێمە بەشی وەرگرتنەوەی پاسپۆرت 250 کەس کەمتر تا زیاتر بە پێی ڕۆژەکانی هەفتە ئەگۆڕێ سەردانمانەکەن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکان. بەڵێ کاک ڕابەر هۆکاری وەرنەگرتنەوەی پاسپۆرتەکە ئەم ساڵ زیادی کردووە یاخود ساڵانی پێشوش هەروە بوو؟ چونکە ئەم ساڵ خەڵک خەمسارد بوو لەوەی یاخود ئەیزانی کە ناتوانێت سەفەرکە بۆ دەرەوەی وڵات بەوەی کەرەنتینکردنەوە. ساڵانی پێشتر زیاترە؟ بەڵێ ئەو ساڵ کەمترە لەبەرەوەی خەڵک کەمتر هاتووە لەبەر زروفی کۆرۆنا. ساڵانی پێشتر زیاترمان هەیە ئەو ساڵ کەمترە. کەمتر پاسپۆرت دەرەکەن کەمتر پاسپۆرت دەرەکەن. بەڵێ بەڵام هۆکاریەوەی کە نایەن وەریگرنەوە ئەوە ناگەڕێتەوە بۆەوەی کە بە هەمان شێوە ڕێگە نەبوو بۆ سەفەرکردن؟ هۆکارە یەک لە هۆکارە سەرچەکان ئێستا ئەوەیە کە خەڵک زۆر سەردان ناکە بێ پاسپۆرت دەرکە لەبەرەوەی سەفەر نییە ڕێگان نییە
لەبەر هەندێش پاسپۆرت ئێستا کەمتر خەڵک دێوەردەگرێتەوە کەمتریش دەردێنێتتر پێشتر نییە پێشتر ڕۆژانە 1500 سەردانی دەکردن هەر نووسنگەک ئێستا ڕۆژانە 250 کەس سەردانمان دەکات لە هەر نووسنگەک. بەڵێ کاگرابەر کاتێک کەسێک ئێوە پاسپۆرتێک دەرکات چەندێک ڕۆتیناتێوێت یاخود ئەمەش نابێتە هۆکاریەوەی کە خەڵک کەمتر بێت پاسپۆرت دەرکات لە بەرەوەی بۆ نمونە هاتوو چۆی زۆرە بۆ نمونە ژوورە و ژوور زۆرەکە و کۆزارین کامانە بەشێکن لە ڕۆتیناتی کارەکان بۆ معاملەکانی پاسپۆرت دەرکردن. ئێمە وەکو بەرەبراتی پاسپۆرت پارێزگای هەولێر ڕۆتیناتمان کەم کردەوە زۆر کەمتان کردوەوە زۆر کەم بوویتەوە ینی هەر کەسێک هەر هاوڵاتێک بێ سەردانمان بکە لە 5 دقه 6 دقه زیاتر نایبە. بۆ نمونە چەند شتی پێویستە معاملەکەی ئەو کەسە چی و چی پێویستە کە نفوس جنسیە کارتی زانیاری چی بانک دێنیتن ئەگەر کارتە نیشتمانی کارتە نیشتمانی کارتی زانیاری ینی زۆر پێویست یانانم 5 دقه 6 دقه نابە پەنجمۆرەکەی دەکاو بەیانە دوو بەیان جوازەکەی وەردەگرێتەوە دوو ڕۆژ پێدەچی ئەو ڕۆژکە پەنجمۆ دەکە بەیانتان بێت جوازەکەش وەرگرتەوە ڕۆژێک دوای ئەوە وەریەگرێتەوە وەریگرتە بێوەریگرتەوە. بەڵێ بزانین لە سلێمانیش بە هەمان شێوەیە ئایا ڕۆتیناتەکان کەم بوونەتەوە کاکدانا یاخود کاتی هاوڵاتی ئەوێ پاسپۆرتێک دەرکا معاملەکەی زۆرە وای لێ کات نەچێت بەلایە. بەنسبەت ڕۆتیناتەوە زۆر باش ینی ڕۆتیناتێکی وان نییە ئەتوانێت هاوڵاتی خۆی لە ماڵەوە فایلی خۆی دروستکە بۆ نمونە بەڵام ئێستا لای علیزە نووس کاتێکی کەمی پێچێت لە بەرەوەی ڕێژیان زۆرە وکێتە ناو بەڕێبەراتی خۆشبەختانە بیناکەی ئێمە نوێیە چەند ساڵێکە دروستکراوە بۆ نمونە وەکو پێشتر باسم کرد بەشی تازەکردنەوەی پاسپۆرت بڵێن قاتێکی سربەخۆیە و بەشی یەکەم جار قاتێکی سربەخۆیە بە هیچ شێوەیە قەرباڵغێکی ئەوتۆ دروست نابێت کە وڵاتێکە بێزار بێ و ڕۆتیناتێکی وانە تا وڵاتێکە بێزار بێ بەڵام هاوڵاتیمان هەیە خەمساردا هەمانە مەسەلەن پاسپۆرتی وڵاتێکی تری پێەیە لێرە معاملەکەی ئەکات دوایی ئەگەڕێتەوە کاتێکی درەنگترێتەوە بۆ وەرگرتنەوەی تەنانەت ئێمە سیستەمی نامەناردنیشمانەیە زۆربەی کات پەیڕێوێکین کە ئۆفەرێکە لەلایەن کۆمپانیا ئەساسیەوە بۆمان دابین کراوە لە سیستەمەکە لە ڕێگەی کارمەندەکانمانەوە داخڵی کۆمپیوتەرەکانەکەین و ئەلکترۆنیە نامانێرین بەڵام ئاواش هەر بڕێک پاسپۆرتە مێنێتەوە ینی تۆزێ خەمساردی هاوڵاتیەکانی تایە پەیوەندی بە ڕۆتیناتەوە نییە. ئێوە چیتان کردووە بۆی کە ئەم ڕێژە زۆرەی پاسپۆرت لە ئێوە ماوەتەوە بیگەێنەوە بەدەستی خاوەنەکانیان یاخود بەدەستی هاوڵاتیان؟ وڵا ئێمە لە ڕاگەاندنەکانەوە بەڕێز بەڕێوەبەر چەندەها جارانی داوەتی کەناڵەکانی ئێوە و کەناڵەکانی تری کردووە کە داوا لە هاوڵاتیان نەکات سەردانکەن بۆ بکەنە پاسپۆرتەکان وەکو باسیشم کرد ئێمە سیستەمی نامەناردنمان هەیە نامە بۆ هاوڵاتیان ئەنێرین لە کاتی پێویستە کە بزانین پاسپۆرت زۆر کۆ بێتەوە بەڵام خۆشبەختانە پێشترە و پاسپۆرتانی ساڵ زیاتری بەسەر دەڕۆیشت ئێمە بەرزمان نەکردەوە بە نووسرا و ئەمانار بۆ گشتی لە هەولێر ئەوانیش نووسراویان نەکرد ئەنار بۆ بەغدا ئێستا ئەو ڕێکاران نەماوە ینی هاوڵاتیەکە پێویست ناکات بچێت لە بەغدا بۆ ساڵ زیاتری بەسەر ڕۆژە بچێوەریگرێتەوە ئێستا لای خۆمانە بۆیە داوای لێ ئەکەین سەردانمان بکەن یعنی بۆی جارێکی تر گشتی و چی گشتی چی بەغدا تووشی ئەوە نەبێتەوە کە خەڵک نایە بەلای پاسپۆرتەکە بیگەڕێنەوە بۆ لای خۆیان. بەڵێ کاک ڕابەر لای ئێوە چیتان کردو چه هەنگاوێکی نوێتان ناوە یاخود بۆی کارێ بکەن هاوڵاتیان بێنەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان؟ ئێمە لای سایتی خۆمان هەیە لە پاسپۆرتی پارێزگای هەولێر لە سایتەکان ناوەکانمان هەموو دانایە ئەتانی هاوڵاتی لە سایتەکە لێدا پاسپۆرت هەولێر دەزانین ناوەکەی دەرچوویان دەرنەچووە ئەوش ئاسانکارێکە بۆ هاوڵاتیان لە ئەنتەرنێت و لەڕگای ڕاگەاندنەکانیش دائیمەن مدیر قسەی کردووە وەرن پاسپۆرتەکانیان وەگرنەوە بەس هاوڵاتی خەمساردە و نایێتن. باشە پێویستی بە چیە بێ کاتی هاوڵاتیە کە ئەبێت هەر خۆی بێتەوە مەرجە خۆی بێتەوە گەرە و کەسە بۆ نمونە نەخۆش بوو یاخود هۆکارێکی تایبەتی هەبوو ئەو کەسەی خۆی بێتە لە وەرەی پەنجەمۆرە پەنجەی کە دادنێ ئەلکترۆنیە و پەنجەمۆرە دەبی خۆی بێ وەگرتەوە لەبەر ئەلکترۆنەکەی بەس ئەگەر حالەتی وامان هەبوو کە نەخۆشە زۆر نەخۆشە حالەتی ئیستثناءمان هەیە بۆی دەکەین کە لە خەستەخانەیە نووسووە ناتانی بێتن حالەتی ئیستثناءمان هەیە دەکەنە ئیستثناء و دەیدێنەوە. بەڵێ بیرتان لەوە نەکردوتەوە کە سزایەک هەبێ بۆ ئەو هاوڵاتێکە نایەتەوە بۆ وەرگرتنی؟
هاوڵاتی خۆمانە ناوە لە بیرمان لە سزا نەکردو لە بەرەی هاوڵاتی خۆمانە نامانێت هاوڵاتی سزا بدەین. ڕاستە ئەمە پێویستی بە سزایەک پێویستی بە سزایەکی وانە. ڕاستە. باشە ئەو کات کە هاوڵاتی بڵێن ئەگەر بێت و بە شێوازێکتر بێ بە پۆستێک بنێرێ ئەمە شتێکی وا هیچ پلانێکتان نییە بۆی کە خۆی نێتەوە یاخود ئەو ڕێژە زۆرش لای ئێوە نەمێنێتەوە. بە پۆست ناتوانین بدێتەوە لەبەرەوەی ئەلکترۆنیە ئیما ئەلکترۆنیش دەبی پەنجەی بێدانێتەوە دووبارە بێتەوە بێ پەنجمۆر بکاتەوە ناتوانێت لەبەرەوەی پۆست ئەو کارە بکرێت. ڕاستە. کاک ڕابەر بۆچی ئێستا بەو شێوازە ئەلکترۆنیاکرێ ئایا گۆڕانکاری بەسترانایە بە تایبەت هاوڵاتیان تۆزە گلەییان لەوە هەیە کە ئایانەوەی وێنەیەکی باشتر یاخود جوانتر لەسەر پاسپۆرتەکان هەبێ ڕاستەوخۆ لەو کاتیان نەیگرن زۆربەی خەڵک ئەم گلەیەی هەیە. ئەو گلەی ئێستا خەڵک دەیکا ئەوە ئەلکترۆنیکە وایە سیستەمەکە وایە کامیرەکان ئەوەن ینی کە دەردەچی لە ڕسمەکە ڕاستە زۆر جوانیە وەکۆکەوەی کە خۆی ڕسمەکەی دێنیتە بەس دەرێن سیستەم دەگۆڕدرێت چاوەڕێ دەکەن سیستەم بگۆڕێ لە بەغدا لە عراق کامل بگۆڕێ چاوەڕێ دەکەن ئەگەر سیستەمە گۆڕە لەوانەیە باشتر بیت جوانتر بیتن. ئەو کاتە چۆنە بێت ینی بن تقریبا والله هیچ معلوماتێک نیت تا ئێستا برێن چۆن دەبێتن بەس ینی دەرێن باشتر دەبیت جوازەکەمان باشتر دەبیتن على ئەساس لە نیوەی ئەو ساڵدا بگۆڕێ پاسپۆرتەکە بگۆڕێ ئەویش تا ئێستا چاوەڕوان دەکەین بزانین چیە و سیستەمەی کە دێک وە نازانست معلومات ئەو کاتە لۆدێکی زۆر لەسەرەوە دروستە بێ گەر وڵاتی حەسکات بۆی کە وێنەکەی بگۆڕێ پاسپۆرتەکەشی بگۆڕێت لۆ دروست دەی بەزنات ئەو وەختە ناتوانین ینی هەم کەسێک بگۆڕین ئەو کەسێک کە پاسپۆرتەکەی بەسەر دەچێت دەتوانێت بێ بگۆڕیتن لەبەر ئەوی ساڵی زیاترمایە ینی دەبی غەرامەکەی دەبی غەرامەکەی بداتن ئەجر سزایەک بداتن تا پێی پاسپۆرتەکەی بگۆڕێت. ئەبێ غەرامە بعد ئەنجا بتوانێت بیگۆڕێت ئەگەر لە ساڵێک زیاتری مابێ دەبی ڕسوماتەکەی دەبی ڕسوماتەکەی بدات تانی بیگۆڕێتن. ڕاستە. کاک دانا ئێوە بیرتان لەوە نەکردوتەوە کە هیچ سزایەک دانێن بۆ کەسانی کە نایانەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکەیان؟ لە ئێستا خۆشبەختانە هیچ سزایەک نییە وەکو هەندێک بەڕێبەراتی تر کە سزا دانێ بۆ ئەو مامەڵانە کە تاخیرە بنیاشتە نەخێلای ئەمە هیچ سزایەک نییە. کاک دانا سزای ونکردنی پاسپۆرت چییە؟ زۆر جار بیستومانە گلەیەوە ئاکرێ بۆ نمونە هاوڵاتیەکەڵێ لە ئەمریکا بێ لەسەر پاسپۆرتەکەی نووسراوە لە هەر شوێنێک بی ئەمریکا لە پشتە بەڵام لی عێراق نووسراوە گەرونت کرد خۆت بەرپرسی لە یاخود سزایەکی وا هەیە ئەمە ینی چی ئەگەێنێت ئایا هۆکاری چیە یەکسەر بیر لەوە کراوەتەوە کە سزایەک بدرێ بەرامبەر بۆ کەسێک کە پاسپۆرتەکەی ونەکات؟ وەڵا بە نیسبەت سزای پاسپۆرتەوە ئەوە پەیوەندی بە پاسپۆرتی گشتی بەغداوە هەیە یان ڕێکارەکان لێوێەوە گیرێتە بەر ئەوان داوا ئەکەن لە محکەمەی مختص کە ئەو سزایی هاوڵاتیان بدرێ و لە دەستوری شاد یعنی ئەتوان لە پەرلەمانەوە کارە چا بکرێ بۆ نمونە هاوڵاتیان ئەتوان شەکوا بکەن لە پەرلەمان بۆ نمە سەڵ لەسەرەوە بدرێت دەنگ لەسەرەوە بدرێ کە ئەو فەقەرێ نەهێڵڕێت یعنی زیاتر ئەو پەیوەندی بە تەشریع هەیە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە. ڕاستە. وەزایدەن پاسپۆرتی گشتی بەغدا وەکو ئێمە کێشەمان نییە لاریمان نییە لەسەر ئەو سزای لابرێ یعنی لەسەر و ئێمەوەیە. ڕاستە. کاک دانا ئەم ساڵ چەند پاسپۆرت دەرکراوە لای ئێوە گەر ئامارێکتان لابێ و ساڵانی پێشوو چەندێک بووە یاخود بڵین بەراورد بە ساڵانی ڕابردوو چەندێک کەمی کردووە و ئێستا هاوڵاتیان چەند پاسپۆرت نوێیەکەن و یان چەند تازاکەنەوە ئەگەر هەموویمان بە ئامار یاخود بە ژمارە پێبەی سپاس دەکەین. وەکو پێشتر باسم کرد بۆ بەڕێزان ڕۆژانە بە تێکڕایی 300 هاوڵاتی تا 400 هاوڵاتی سەردانمان دەکەن چێ بۆ نوێکردنەوە چ بۆ یەکەم جار کە پاسپۆرت دەرەکەن و ئێستا ئێمە بۆ پاسپۆرتی 2020 کە مانگی دووە نزیکەی 1800 پاسپۆرتمان لاماوە و ئەوانی تر کە وەریان گرێتەوە ینی بۆ نسبەی دوو مانگەکە تەسەوڕەکەم تا ئێستا 4 پاسپۆرتی لە 2020 دەرچوو بێ 4,000 پاسپۆرتی و زیاتریش. بەڵێ کاک دانا هیچ گۆڕانکاریەکە کرێ لە شێوازی وەرگرتنەوەی پاسپۆرت یاخود لەگەڵ ئەو کاتێک کە هاوڵاتیەک بێ پاسپۆرتێک دەرکا هیچ شتێکی وا هەیە یاخود هەمووی پەیوەستە بە عێراقەوە و بڕیارەکان لێەوە دواتر ئێوە جێبەجێیەکەن؟
خۆی ئێمە بە پێی سیستەم هەمووی ڕەتین بەیەکەوە ینی پەیوەندین بەیەکەوە لە بەغاوە دەرەچێت بەڕێز شالاچی ئاگادار بن ماوەی پێشوو لە ڕێگەی ڕۆژنامەوانیەوە بڵاو کرایەوە کە مانگی 6 بە دووەوە پاسپۆرتەکان داواشە بگۆڕێت سیستەمێکی تازەتر بێ بەڵام وەکو ڕێکاری مامەڵەکان نزیکە بێ ینی تقریبان ڕۆتینان نەماوە لەبەرەوەی چەند 2 ساڵێک زیاتر سیستەمەکانمان ئێمە گۆڕا مەجموعی ڕۆتینات نەما لەسەر تازەکردنەوە دەرهێنانی پاسپۆرت بە واتایەکی تر کارەکانمان خێراتر بوو چی خۆمان چ بۆ هاوڵاتیان کە کەمتر ئەمانەوە لە بەڕێبەراتیە. بەڵێ کاک دانا ئێستا ئێوە بە چەند شێوازیا و چەند جۆر پاسپۆرتان هەیە کە دەریەکەن بۆ نمونە VIP هەیە کە کەسێک نەخۆش بێت یاخود زۆر ضرور بێت یاخود کەسێک خاون پێداویستی تایبەت بێ نەتوانێت لە حاڵەتێکی وایە ئێوە تیم ئەنێرن و ئەو کاتە بە ماوەی چەندێک وەریەگرێتەوە گەر باستی ئەوانەمان بۆ بکەی چەند جۆر وەرگرتنەوەی پاسپۆرت یاخود دەرکردنی پاسپۆرت هەیە لای ئێوە. بەڵێ وەکو باسم کرد ئێمە دوو تابقمان دوو قاتمان دابین کردووە بۆ نێکردنەوەی پاسپۆرت بۆ پاسپۆرت یەکەم جار وە بەشی VIP بەڕێز بەڕێبەر بەشێکی تری جا کردێتەوە کە بۆ هاوڵاتیانەی کە ضرورن و پێویستە زوو پاسپۆرتەکانیان تاوا بێ ئایا نەخۆشیان هەیە ئایا وەفدێکی حکومین بۆ ئەمانەوە زائیدەن تیم مۆبایلمانێت تیم مۆبایل کە جەناوی بەڕێوەبەر چەند ئەفسەرێکی دابین کردو بۆ بەشێکەوە هاوڵاتیانی کە بێ شێوێ ناتوان سەردانماکەن لەبەر ئەوەی ئێمە پەنجەمۆرەکانمان بڵێن پەنجەمۆری زیندووە بێ یەکسەر داینی لامان کاتە وێنەگرتنەکانمان وێنەی زیندووە بێ بگیرێ ئەو کاتە ئەفسەری تایبەت بە تیم مۆبایل سەردانی هاوڵاتیەکە ئاکات وە بۆ تاوابوونی پاسپۆرتەکە ئێمە بۆ تاوابوونی کاتی ئاسایی کە هاوڵاتی سەردانمانەکە مۆڵەتی هەفتەیەک 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژی پێ دەدەین لە 7 ڕۆژ بۆ 10 ڕۆژ سەردانمان بکە بەڵام ئەم بەشی VIP و تیم مۆبایل و ئەوانی کە نەخۆشن جەناوی بەڕێوەبەر کاراسانی بۆکردن یانی تەنانەت زۆر جار خۆی کۆنتاک یان قسە لەگەڵ بەغا ئەکات لە ماوەی 24 ساعت کەمتر یان زیاتر یان 48 ساعت بۆ هاوڵاتەکەی تاواکات. ئەی هیچ بڕەپارەیەک وەرەگیرێ لە بەرامبەر ئەوە سەفەری خۆی بکات نەخێر بە هیچ شێوەیەک بڕەپارە وەرناگیرێ بەڵام ئێمە سیستەمێکی ترمان هەیە پێی دەڵێن خدمە سەریعە ئەو بەغا دایناوە لە ماوەی 24 ساعاتە تەواوی ئەکا بەزە بێ ڕەپارەیە تەسلیم کە هاوڵاتەکە بەڵام ئێمە خۆشبەختانە ئەو خدمە سەریعی زیاتر لە کاتی زەختا کە زۆر قەرەباڵغ بێ بەڕێبەراتی پەیڕەوی ئەەکەین ناچارە بین بەڵام وەکوتر ئەوەی حەدە ئیمکان بکرێ یارمەتی هاوڵاتیان ئەدرێت بۆی ئەو پارێنێت و لە کاتێکی زووە پاسپۆرتەکە بەدەست بگات. بەڵێ زۆر سپاس کاکدانا کاک ڕابەر ئێوە بە پێی ئامارێک یاخود ژمارەیەکتان لایە کە ئەم ساڵ چەند پاسپۆرت دەرکراوە یاخود ساڵانی ڕابردوو چەندێک بووە؟ ساڵانی ئەنی برێن پارسال 263,027 جواز دەرچووە لە پاسپۆرتی پارێزگای هەولێر 2021 تا ئێستا تقریبان 8,500 جواز دەرچووە لە پاسپۆرت پارێزگای هەولێر. هەمووی وەرنەگیراوەتەوە ئەو ڕێژێ؟ نا هەمووی وەرنەگیراوە. ڕاستە. کاک ڕابەر کاتێک کەسێک لە دەرەوەی وڵاتە بێگومان پاسپۆرتی عێراقی هەیە پاسپۆرتەکەی لەوێ بەسەر چوە چی بکات بۆی کە بتوانێت پاسپۆرتەکەی نوێ بکات و ئیلا بخۆی بێتەوە؟ دەتوانێت ئەوە بستە سەفارەی عێراقی لە وڵاتە نوێکاتەوە بەس لەوێت تاخیر دەبێت زۆر جار هاوڵاتی ناستا نوێکاتەوە دێتەوە کوردستان لە کوردستان نوێ دەکاتەوە لە پارێزگای سلێمانی دهۆکبی هەولێربی دەدوێ دەکات تەنها دوو ڕێگەی هەیە خود لە سەفارەت یان لە بێتەوە ئێرە. باش ئەگەر کەسێک بیانی بوو لێرە بوو هاوڵاتی یاخود بڵین کەسانێک هەن نە هاوڵاتی لێرن بڵین پاسپۆرتی وڵاتەکەی خۆیان بەسەر چووە ئەوانە چی بکەن؟ سەردانی قونسلەی خۆیان بکەن لێرانە لە هەرێمی کوردستان لە عێراق ناتان لایمە هیچ شتێک بکەن. ڕاستە. کاک ڕابەر چی یاخود بڵین ئێوە چیەکەن بۆی کە هاوڵاتیان
بە شێوەیەکی ئاسانتر بتوانن پاسپۆرت دەرکەن و لە هەمان کاتیش داوەری بگرنەوە. هیچ تیمێکی واتان هەیە ئەگەر سەردانی ماڵەکان بکە بە هەمان شێوەی تیمانەی سلێمانی کاچنە سەردانی ماڵێک بۆ نمونە کەسەکە نەخۆشە خاوەن پێداویستی تایبەتە ناتوانن ئێوەش هەمان ئەو شێوە VIPتان هەیە بە زووترین کات بۆ نەخۆشێکی دەربکەن؟ هەمان ئەو شێوەمان هەیە لە پارێزگای سلێمانی دۆ هەولێر نەفسیشتا لە هەموو پارێزگەکانی عراق نەفسیشتا ئەوە هەیە هاوڵاتێک لە خەستخانەیە مەسەرەن نەخۆشە ناتوانانی بێت یا لە ماڵەوەیە ئێمە ئەو تیمە دەستەوەی پێوەندە شتەکان دەکات دێتەوە دایرە و لۆی تەواو دەکەین بە 24 سەعات پاسپۆرتەکەی وەردەگرێتەوە. بەڵێ هیچ پارەیەک وەرەگیرێ لەو ئەو پارەی وەرناگرن لەوە ئەی لە چه حاڵەتێکا پارە وەرەگیرێت ئەوەی کە دێ VIP دەکە لە خۆی لە ماوەی چەندە کات دەرەچێتەوە لە ماوەی 2 ساعت 3 ساعت وەردەگرێتەوە وەریەگرێتەوە. زۆر سپاس کاک ڕابەر عەبدولخالق ئەفسەر لە پاسپۆرتی دوی هەولێر کە لەگەڵمان بووی و هەروەها سپاس بۆ تۆش کاک دانا عەبدوڵڵا کە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆی کە میوانی پرۆگرامی ڕۆژ باش بوون. ئێستاش بابەیەکەوە بچینە ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان و کوردستانیش بەگشتی بزانین کەشوهەوا چۆنە. بەشێک لە ئاوەڕەکانی ئیدلیب لە سووریا لە ناو کەمپەکەدا کاتێ ژیانێکی ئەستەم قورس بەڕێ دەکەن بەڵام ژیانیان نەوەستاوە و خۆیان سەرقاڵ کردووە بە کارێکەوە لەو ڕێگەشەوە بژێوی ژیانیان دابینەکەن. یەکێک لە ئاوەڕەکان دوکانێکی تایبەت بە کەلوپەل و یاری و شتومەکی منداڵانی کردوتەوە. منداڵان ئەگەر پێداویستەکانیشیان پێ نەکردرێ یاخود نەچنە دوکانەکە بۆ کڕینی ئەو کەلوپەلانە ئەو یاریانە بەڵام هەر دڵیان پێخۆش و سەردانی دوکانەکەکەن. لە کاتێک ئازاین کە چەندین دانوستان ڕێکەوتن لەبارەی سووریاواکرێ بەڵام هەموو ئەمانە نەیانتوانیوە نازێکی منداڵی بۆ منداڵە ئاوارەکانی ئەو وڵاتە بگەڕێنەوە. دەیان کەس لە ناو کەمپی ئاوارەکان لە ئیدلیب هەوڵەکانیان لە چوارچەوەی کار و پیشەیەکدا خستۆتە گەڕ بۆی بتوانن بژێوی ژیانیان لەو ڕێگەیەوە دابیر بکەن. یەکێک لەو ئاوارانە دوکانێکی تایبەت بە کەلوپەل و یاری منداڵانی کردوتەوە و
ئەو ئاوارەیە دەڵێت دەمەوێت لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆم دابین بکەم و منداڵانیش لە تەپ و تۆزی ناو کەمپەکە دوور بخەمەوە. بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی سووریا ئاوارە و دەربەدەر بووم و لە کەمپی ئیدلب نیشتە جێکراوین. دوکانەکەم بە قرس کردوتەوە، بەڵام هیچ شتێک وەک یاری منداڵان ناسوودەم ناکات. دەمەوێت منداڵان کەمێک لە تەپ و تۆز و دەرەوە دوور بکەونەوە. لەگەڵەوەش هیچ شتێک بە یاری منداڵانیشەوە ناتوانێت لە ئازاری منداڵ ئاوارەکان کەم بکاتەوە. منداڵانی ئاوارە لە سووریا لە نازی منداڵی و کایەکانی دنیای خۆیان بێبەشن، بۆیە ڕەنگەکردنەوەی دوکانێکی تایبەت بە یاریەکانی ئەوان لە خەمەکانیان کەم نەکاتەوە ئەگەر زیاد نەکات، چونکە کەسوکاری بەشی زۆری ئەو منداڵە ئاوارانە پارەی کڕینی یاریەکیان بۆ منداڵەکان نییە. منداڵانیش ئەگەر کەلوپەل و یاریەکانیش نەکڕن ئەوە سەرێک لەو دوکانە دەدەن. زۆر ئارەزوو لە یاری دەکەم، بەتایبەت زۆر ئارەزوو دەکەم بمە خاوەن پاسکیلێک، بەڵام خانەوادەکەمان پارەی ئەوەیان نییە، ئەگەر پارەیشان هەبێت نانی پێدەکڕم. لە مانجی ئایاری ساڵی 2007ەوە بە بەشداری ڕووسیا و تورکیا و ئێران دانووساندنەکانی ئەستانە لەبارەی سووریا بەڕێوەچوون. تێیدا بڕیاردرا 4 ناوچەی کەمکردنەوەی گرژی و ئاڵۆزیەکان بە تایبەت لە ئیدلب دروست بکرێن. دوای ئەوەش چەندین دانووساندن و ڕێککەوتنی دیکە لەبارەی سووریا کران، بەڵام هەموو ئەوانە نەبوونەتە هۆی گەڕانەوەی نازی منداڵی بۆ منداڵ ئاوارەکانی سووریا و ناوکەمپەکان. ئێستا با بەهای دراوە بیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 146,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 175,000 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بەرامبەر بە 200,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 20,000 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 5,800 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 24 427,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 22 375,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 320,000 دیناری عێراقیە. یەکێک لە کولتوری وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت وڵاتانی عەرەبی پێشبڕکەی ئەسپ سواریە. ئەسپی عەرەبیش یەکێکە لە بەناوبانگترین ئەسپەکان لە جیهان. بۆ گرنگیدان بە ئەسپ یاخود بە خێوکردنیان لە زیادکردنێکی ئاشکرادا جوانترین و باشترین ئەسپ لە شاری بنغازی لیبیا ئامادەکران و نمایشیان پێ ئەنجامدان. هەموو ئەو ئەسپانەی لە مەیدانەکەدا بۆ فرۆشتن ڕاگیرابوون، تەمەنیان لە نێوان 4 بۆ 6 ساڵە و خواستێکی زۆر لەسەر ئەو ئەسپانە هەیە. ساڵانە چەندین فستیڤاڵ و پێشبڕکێی ئەسپ سواری لە لیبیا ڕێکەخرێ، یاخود بڵێن لە وڵاتانی دیکە عەرەبیش ڕێکەخرێ بۆ ئەسپ سواری. بەشێک لەو ئەسپانەی لەو چالاکیانەدا بەشداریان پێدەکەن لە وڵاتانی دەرەوە بۆ لیبیا هاوردەکراون، بەڵام هێشتا ناتوانن کێبڕکێ لەگەڵ ئەسپی عەرەبیدا پێیان بکەن. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی هاوینیش لە بەهارەوە ئەوان ئامادەکاریەکەن بۆ ئەنجامدانی فستیڤاڵ و پێشبڕکەی ئەسپ سواری و کڕین و فرۆشتنی ئەسپ لە لیبیا زۆر دەبێت. ئەوانەش دیمەنی بەشێک لەو ئەسپانن کە بۆ پێشبڕکێ و ئەسپ سواری ئامادەکراون و خراونەتە زیادکردنی ئاشکراوە کە وەکوترێ ئەسپی عەرەبی ئەسپێکی زۆر بەناوبانگە و لە جیهاندا خواستێکی زۆری لەسرە بەو پێی کە زۆر بەهێزە، ماسوولکەکانی بەهێزە و جوانە کە زۆر جار یەک هەنگاوی ئەسپەکە 12 پێەیە. بۆیە ئەسپی عەرەبی بە ناوبانگە یاخود بڵێن بۆچی ئەم ناوبانگەی پیا کردووە، چونکەڵەن زۆر بە هەیبەتە، یاخود کاتێک بیانەوێت ئەسپێک تاقی بکەنەوە بزان ئەسپی عەرەبیە یاخود ئەسپی وڵاتێکی دیکەیە، ماوەیەکی زۆر برسی ئەکەن. کاتێک کە برسیە بێت دوای ئەوە خواردنی بۆ دانێن، لەگەڵەوەی کە برسیە بێ هەندێک جار ئازاری شێدەن. دوای ئەوەی کە خواردنەکەیان بۆ دانا، ئەگەر ئەسپەکە ئەو خواردنەی خوارد یاخود ویستی بی خوارد، ئەوە ئەڵەن ئەسپی عەرەبی نییە، چونکە ئەسپی عەرەبی زۆر خۆڕاگرە و بەو شێوەیەش یاخود بڵین تایبەتمەندی زۆر لە ئەم ئاژەڵەدا هەیە، بە تایبەت ئەسپی عەرەبیش ئەوە بەست بەو هۆیەوە جیاکەنەوە کە ئەسپەکە عەرەبیە خود ئی وڵاتێکی دیکەیە. لە ئەمریکا ناوەندێکی پەروەردەکردنی ئاژەڵ تایبەت بە چارەسەرکردنی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە
لەبەر تەشەنەسەندنی کۆرۆنا لە ڕێگەی ئۆنلاین و تۆڕە کۆمەڵاتیەکانە و پەیوەندی لە نێوان ئاژەڵەکان و نەخۆشەکانیان دروست دەکەن و چارەسەریانەکەن. ئەم ناوەندە خاوەنی 2 ئەسپی ڕەسن. 2 ئەسپی بچووک و 4 گوێدرێژی بچووک و چەند سەگێک لەم راپۆرتە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە دەزانین. ناوەندێکی بەخێوکردنی ئاژەڵان تایبەت بە چارەسەرکردنی ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی دەرونی بوون لە ئەمریکا لە دوای تەشەنەسەندنی پەتای کۆرۆنا شێوازی چارەسەرکردنی نەخۆشەکانیان لە ڕێگەی ئۆنلاینەوە پەرەپێداوە و پەیوەندیەکانی نێوان ئاژەڵەکان و نەخۆشەکانیان زیاتر کردووە. من و هاوسەرەکەم پێکەوە لەسەر 5 هێکتار زەوی ئەم شوێنەمان بنیاتناوە. هەموو ڕۆژی کاتەکانمان لەگەڵ ئاژەڵەکان بەسەر دەبین و ئاژەڵەکانیش پەروەردە دەکەین. لێرە لە ڕێگای دروستکردنی پەیوەندی لە نێوان ئاژەڵەکان و کەسانی نەخۆشی دەرونیان هەیە هەوڵی چارەسەرکردنی نەخۆشەکانە دێن و ئێستاش لەبەر کۆرۆنا لە ڕێگای ئۆنلاین پەرە بە پەیوەندیەکانە دەدەین و لە کارەکەمان بەردەوامین. ڕۆژانە جودی و هاوسەرەکەی لە ڕێگەی ئەکاونتی تایبەتی ناوەندەکەیان پەیوەندی ڤیددیۆی لەگەڵ ئاژەڵەکان و نەخۆشەکانیان دروست دەکەن یاخود وێنەکانیان لە سوۆسیال میدیا بڵاو دەکەنەوە بەمەش جگەل لە نەخۆشەکان سەرنجی خەڵکی ئاساییشیان بۆ خۆیان ڕاکێشاوە. ئاژەڵەکان بەڕاستی یارمەتیدەری مرۆڤەکانن لە ڕووی دەرونیەوە ئەوان بەڕاستی ئاسوودەی دڵخۆشی دەبەخشنە مرۆڤەکان. کاتێک ئەسپە بچووکەکان یاخود سەگەکان دەبینە نەخۆشخانە لەگەڵ خۆمان نەخۆشەکان هەمویان دڵخۆش دەبن پەیوەندیکی سیر لە نێوانیان دروست دەبێت. ئەم ناوەندەی پەروەردەکردنی ئاژەڵ لە ئەمریکا خاوەنی 2 ئەسپی ڕەسەن، 10 ئەسپی بچووک، 4 گوێدرێژی بچووک و 3 سەگە و لە مانگی ئاداری ساڵی ڕابردووەوە بەهۆی کۆرۆناوە چالاکیەکانیان ڕاگرتووە و بە شێوازی ئۆنلاین لە کارکردن بەردەوامن و نەخۆشەکانیان چارەسەر دەکەن. ئافرەتان دەبێت لە کاتی منداڵبوون ئاڵتون یاخود ئەکسسواراتەکانیان دابنێن. پزیشکان و پسپۆڕانی نەخۆشیەکانی ئافرەتان و لە دایکبوون دەڵێن پێویستە ئافرەتان پێشەوەی بچنە ژووری منداڵبوون ئاڵتون و زی و ئەکسسواراتەکانیان دابرێن چونکە تووشی گرفتی تەندروستی دەبن. پزیشکان هۆکارەکەی بۆ گۆڕینی پلەی گەرمی و ڕوودانی کارلێکی کیمیایی دەگەڕێنەوە ئەوەش برین لەسەر پێست دروست دەکات و جەستە تووشی هەوکردن دەکات. چۆن منداڵەکانمان لە دەستدرێژی بپارێزین. لەم سەردەمەی ئێستادا پاراستنی منداڵان لە دیاردەی دەستدرێژی سێکسی بووە بابەتێکی باو و زۆربەی دایک و باوکان هەوڵی پاراستنی منداڵەکانیان لەم دیاردەیە دەدەن. ئێستش بەگشتی باسی چەند خاڵێکی گرنگ دەکەین کە دایک و باوک دەتوانن جێبەجێ بکەن تاوکو منداڵەکانیان تووشی دەستدرێژی سێکسی نەبنەوە. لەو خاڵانش ئەوەیە کە بە منداڵەکەت بڵێن لە باوەشی هیچ کەسێکدا نەنیشێت تەنانەت ئەگەر ئەو کەسە نزیکیش بێت وەکو خاڵ و مام و پێچوانشەوە ئەگەر کوڕیش بوو بە هەمان شێوە ئەن ئەمە تەنها بۆ مناڵەکەت هەر ڕەگەزێ بێ مێڵە لە باوەشی هیچ کەسێک دانیشێت خاڵ بێ مام بێ پور بێت. لە دوای تەمەنی 2 ساڵیەوە لە پێش چاوی منداڵەکەت خۆت مەگۆڕە و هەروەها ڕێگەمەدە هیچ کەسێک منداڵەکەت بە ژنەکەم یاخود بە مێردەکەم بانگ بکات. هەرگیز ڕێگەمەدا منداڵەکەت سەردانی کەسانێک بکات کە لەگەڵیان ئاسوودە نیە و هەروەها کاتێک منداڵەکەت زۆر چالاک و بەجۆشە بەڵام لە ناکاو کەسێکی شەرمن و بێتاقەتی لێ دەرئەچێت ئەو کاتە تۆ هەوڵ بدە لی پرسیت یاخود پرسیاری لێ بکە بزانە بۆچی شەرمن بووە هۆکارەکەی چییە بۆچی بەو شەوەیە. لەگەڵ گەورەبوونی بە وریایی چەندوانێک بە منداڵەکە بدە لەسەر لایەنی سێکسی تاوەکو لە کۆمەلگا بە هەڵە و خراپی فێر نەبێت. زۆر جار دایکان و باوکان و کێشیان هەیە کە نازانن بە چه زمانێک جوابی هەندێک پرسیاری زۆر هەستیاری منداڵەکەیان بدەنەوە بەڵام تۆتوانی بە خوێندنەوە لەسەری و یاخود پرسیار بە کەسانی شارەزا و پسپۆر بتوانیت هەندێک لەو وەڵامە گشتیانە وەربگریت و بە منداڵەکەتی بیتەوە و لەگەڵ گەورەبوونی بە وریایی چەندوانەیەک بە منداڵەکە بدە لەسەر لایەنی سێکسی و هەروەها لە تەمەنی 3 ساڵیەوە بەشە تایبەتەکانی جەستی مندا نیشان بدە و پێی بڵێ کە بۆ هیچ کەسێک نییە دەستی لێ بدات و تەماشای بکات.
هاوڵاتیەکی دانیشتووی شاری سلێمانی دوای خانە نشینبوونی ماوەی 6 ساڵە پەرتوخانێکی گەڕۆکی داناوە و شار بە شار و قەزا بە قەزا و ناحیە و هەندێک جاریش لادەکانیش بەسەرکاتەوە پەرتوک دەفرۆشێت. ئامانجی ئەو هاوڵاتیە وێ ڕایبژێوی ژیانی ئاشکردنەوەی تاکەکانی کۆمەڵگەی کوردستانە لەگەڵ پەرتوک. ئەو دەڵێت ئەو هاوڕێیانی کە هەیەی یاخود هاوڕێ بەتەمەنەکانی من خەریکی تاوڵە و دۆمینەن، بەڵام من بەهۆی پەرتوک هاوڕێی گەنجم پەیدا کردوون و کەژ و کێ و دیمەنە جوانەکانی ناوچیا و شوێنە جیاوازەکانی نیشتیمانیش دەبینم. قۆناخی ئەمجارەی گەشتەکەی قەزای چۆمانە. ئەنوەر فەرمانبەری خانەنشینە و دانیشتووی شاری سلێمانیە. پەرتوخانەیەکی گەڕۆکی داناوە و هەر جارە و سەردانی شارێک و چەند قەزا و ناحیەیەک دەکات. هێندێک جاریش دەچێتە لادێکان. بیرم لەوە کردەوە کە من وەکو خانەنشینەکانی ڕەفیقم لە ماڵە لێی دانەنیشم. ئەم خولیای کتێبم هەر هەبووە، من لە مناڵی و حەزم لە کتێب بوو، ئارەزووی کتێبمە بووە. ڕەفیقەکانی من لە سلێمانی بۆخوان لەو بندیوارانە و لەو چاخانانە کەوتون خەریکی تاوڵە دۆمینەشتن، من سەیری ئەو کەشە جوانانەکە بۆ خۆم لەم سروشتە جوانە لەزەتە بینم. وەکو تریش ینی مەعیشەتێکیشە بووە منی شتێکم دەستەکەوێت لەو بینە. پەرتوکەکانی لە بوارەکانی ئەدەب، مێژوو، جوگرافیا، ئاین و فەلسەفە و بوارەکانی دیکەش لە خۆ دەگرێت. ئامانجی ئەو جگە لە بژێوی ژیان خولیایەکی خۆیەتی و نایەوێت لە پەرتوک داببڕێت. بۆ هەر شوێنێکە چم من بەڕاستی زۆرم پێچیانی ئەوە نییە من ناتوانم بڵێن بۆ شارێک چم یوارە خێرا بگەڕێمەوە. جاری وایە 10 ڕۆژم پێچێ، جاری وایە 15 ڕۆژم پێچێ. بۆ نمونە کاچم بۆ وەکو زاخۆوانە بەخوا 20 ڕۆژیشم پێچێ. ئەو لە دوای خانە نشینبوونی ماوەی 6 ساڵە ئەم پەرتوخانە گەڕۆکەی دروست کردووە. بۆ هەر شوێنێک دەڕوات خوێنەران هاوکاری دەکەن و لە کاتی پێویستیش لە شوێنی ئەو دەبنە فرۆشیار. حکومەتیش زۆر هاوکارمە، یعنی ئەچم قایم قامەکان مدیر ناحیەکان پۆلیسی هاتوچووە، پۆلیسی ڕێگاوبان، پۆلیسی ئەمن و ئاسایشی ناوشار، ئەمانە هەمویان پشت و پەنای منن. بەڕاستی زۆر یارمەتیان ناوم، زۆر هاوکاریان کردوم. بۆ نمونە من ئەچم بۆ دووەک لە بەردەمی پارکی محافەزا هەوەستم کە هەر بە هیچ جۆرێک ڕێگانیە مەسەن ساری گەورە 1 دقیقەتیا بۆسیە منە ڕۆم 3 ڕۆژەمیانمەوە لێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنها ئەم کتێبخانە گەڕۆکە هەیە، ینی پرۆژەیەکی زۆر جوانە کە ئێمە لە وڵاتێکی داما و داگیرکەر و هەر چوار لامان دوژبوون و ناڕەحەتیەوەمانە پرۆژەی واجوانمانەیە. ئەینا ئەسامی کە من هەمە لە سعودیە نییە، لە کوێیت نییە، لە عێراق نییە، لە تورکیا نییە، لە ئێران نییە بەڕاستی بڵێن. مانگانە گەشتێک تا 3 گەشت بە شارەکانی کوردستاندا دەکات. جاری وا هەیە گەشتەکەی 15 ڕۆژ دەخایەنێت. گەشتی ئەمجارەی بۆ قەزاکانی دەڤەری سۆرانە و پێدەچێت 10 ڕۆژ یا زیاتر بمێنێتەوە. ئێستا لە قەزای چۆمانە و قۆناخی داهاتووی شوێنێکی دیکەی ئەو دەڤەرەیە دەبێت و گەشتەکانی ئەو لە دوای گەڕانەوەی بۆ سلێمانی و پشوێکی کورد سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە. تەیفور محەممەد، کوردستان 24 چۆمان. کاتێک کەسێک ئەزمموی خۆی دواتر دەردەخات یاخۆ بڵین تەمەنێکی لە کارکردن لە خزمەتکردندا بەڕێ کردووە، دواتر پێوترێ خانە نشین، واتە لە ماڵەوە ئەمێنێتەوە خانە نشینە بێت. بەڵام ئەم هاوڵاتی سلێمانی کە هاتووە هەموو تەمەنی کارکردنی و ئێستش بەردەوامە و ئەیبەخشێتەوە بە هەموو کوردستان و هەموو ناوچەکاندا، ئەوە ناتوانین بۆ بڵین خانە نشین یاخود ئەو وشەیە بۆ ئەو نەگونجاوە بێت و ئەبێتە نمونەیەک بۆی کە هەرگیز لە هیچ تەمەنێکدا بیانوێکمان نەبێت بۆی کە کارێک بکەین یاخود ئەوەی هەمانە بیبەخشین بە چوار دەورەکەشمان. بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. هەمیشە شاد و کامەران بن و پارێزراو بن و کوردستان ئاوادان بێت.